وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاڕیانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدۆیەکی تر لە فیفا 23. ئەم جارە هاتینەوەی بۆ یاری نێوان ڕیال مەدرید و چێلسی بۆ ئەم شەوکەگاتە 18 چواری 2023. جا هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر نەکەن و وەک پشتگیریەک ئەمە تەنها پێشنیارێکی ئەمەیان بۆ خۆشیاریەکەکەین وەک پێشنیارێک بۆ یاریەکەی ئەم شەو کە ئەکرێت باوڕێنە نەو یاریەکە خۆمان ڕیال مەدریدین وەرد کلاسە و 6 دقەیە ساحر ڕیال مەدرید بەخێربێنەوە یاری دووەمی نێوان ڕیال مەدرید و چێلسی. بە زۆر درێژ پێنین ئەوە ئەبێ ئەم شەو ڤینی چیان پێ بکات. ئاگە لەو گۆڵە وەڵای خۆم بەتەمان نەبووم گۆڵ بە جەماعەت وەس چ بوو هەم چەند کەوتە قاچی گرتیوە بەتەمان بچێ بۆ ئەوەی دواوە ڤاڵڤێردیەکی زۆر جوان گرتیوە و ها بۆ ئەم تاکە بۆی ناگیرێت. ئەوە دەقەی چەند؟ دەقەی 2. هیوادارم لە ڕاستیەکەشە ئەوە بیانگەن بە فلیم. کارڤاخال ئاینە یەڵا بێنە دەبێڵە نەیاڵی شت لێە برانە ڕۆ چی گۆڵ نەبوو ئەنعات کە حساب کە گۆڵەکەیان کردووە بۆ نەجوان بوو غەڵەتیان ناکەن. نایاڵێ بەردەم بەنزیمەی گرتووە وەرە 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 نایاڵێ هاوار بڕۆ ڤاڵڤێردی هەبوو نە بەرز بوو هەیە بەری کەوتووە گۆڵە ئەخ کورە کەلیم کە زانی و کەریم جان پاکایتە خۆتان لایە مەگە گۆڵ چی بگرێت و تەواو. نەیگرت گرتوومە بڕۆ ڤینی گیان ئەوانیش سەریعەن دیفاعیان بەخۆتەوە نایاڵێت بێنە تۆپەکەمان بەرە برانە ڕۆ چۆن پێشێخە بڕۆ ها ئاخ بۆی نەگیرە درەنگ ڕۆی .
چیە وە کەریگە دەمە پازاد ئەی هاوار لایەتم ڕاشتووە ئەوە چییە هەنەیە گۆڵەکەن ئەخوامەگەر من مەردەبێتم دەبڕۆ کەریم نایڵێ بڕوات ئەو 50 جار ویستم پێشی خەم نایڵێت یارزانە زۆر زیرەکە بۆ نەخاوە کرۆس یەک دەقە با سەرێکی دەستکەکەم بکەم جەماعەت تا کێشەی نێورە گرتوومە دەبڕۆ دەی نایاڵێت هەمان شت و بەراکەمە منی ژەڕا دەڵم نایاڵێ کاکە شتێ دەرگۆڕە خەریک بوو گۆڵە لە پێشۆین رانە ڕۆوە کیە لەگە ڤینسۆسا دەرەچێت ئەخرەوە درۆیە دەوڕە دەی ئاخ چروکی کرد ئەوە جەمیەکەم تاو بەکوێ یەک و هیچ ڤالڤێردی بە هەر لە ناو بێجار خاوەی گرێ خاو کرۆ زۆر خاوە لەو غەڵەتە دەوڕە حاجی گۆڵە کورە گۆڵە بابە کەریب و گۆڵ نەگا ئەی بژی حاجی مالای بینەوە وەرە وەرە بێرە تازە دۆزیمەوە سەفر تانکەم بە پەن بڕۆ ڤالڤێردی ئاخ حەیف درەنگ لەمە حەق لەو دەبڵە نەبوو مەخەسی بوو بە هەرجوان ئەخوا برای جوانە ئیگرێت ئای لەوە جوانیش بە فێڕۆیە نانە
هو نيكده وفنا بەرز بوو زۆر بەرز بوو حەیف ئەنا ڤاڵڤێردی ژێ شتانی بێکرێت ئەگەرە ڕۆی لێو بینەوە گۆڵی ئەم بە ناکرێ ئیشەڵڵا وەڵایە جوان بوو شوتیەوە لێبن لەوانەیە گۆڵکەن ئای ئەو بۆ نەیکات لەو سریعەوە فەنانە ناکە کارڤاخاڵی کە ناتوانێت ڕاکە بیگەڕێنە تا بڕۆ بڕۆ وەرە ناڕۆی بێرەوە کاکە وەرە نەیگرت هینا پەنارتیم دروستە کرد دەبڕۆ ئەسیسێک ماوە بکەوە ڤینیسیۆس ئەی وەڵای زۆر جوان بوو بەس دوور بوو دوور کەلەکەیە ناگات ئای بژی ڤینیسیۆس کەلەکەتە نایەڵێت هەرە بێ گۆڵێکی پێ بکەم گۆڵە نایەڵێ کاکە گۆڵچی نایەڵێنە بۆ گۆڵە گۆڵەم جارە نایەڵان جارە نەیگرت ئای گەڕانمە بە زەرد بەدیوە شکر گۆڵی نەکرد هەجومی هەڵگەڕاوە زۆر کێشەیە بەرانە ڕۆل لەو شوتە دەی مۆدریچ خێرا گرتویانە ئەلێوە چۆن گۆڵەکری ئاخر تۆ منی لەبڕۆ دەی بڕۆ مۆدریچ رانە ڕۆ چەند بە ئاسانی لەیساند گرتوویەتی نایەڵێ لی دەیتەوە دەیە بۆ لەناو هەموو دەرچوو
صح هیوادارم بەریان کەوتبێ ناوە دقی 89 دقە بە ڕۆدریگۆ بینینەوە ئەو حەزی لەو کاتانەیە تاوانی تریش تۆزی هێزیان تێ ئەوە هات ئەگە برایانە بوو نەکەی نێڵی نەکەی بۆ تاو ناوێنیان هێڵا هجوومە بەم گۆڵێکی تر بکەم ئەوە تاو ڕیال بەردی هاوڕێیانی خۆشەویستاتینە کۆتایی ڤیدیۆکە وەک بینیتان ڕیال مەدرید 2-1 بردیوە ئەم پێشبینیە بەیە بۆ یاریەکە هیوادارم هەروەش بێ خۆیان پێما بێ سێیان هەیە دیاری پێشوو جا هیوادارم بەدڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و تا ڤیدیۆیەکی در و پارتێکی دری فیفا 23 خواتان لەگەڵ